جیاواز لە مانگەکانی تری ساڵ لەم مانگی ڕەمەزانەدا هاوڵاتیان زیاتر ڕوودەکەنە بازار بۆ کڕینی شەربەت و شیرینی. هەرە مەژوای کردووە و کەسانەی ئەو کارە دەکەن ڕۆژانە نزیکەی 18 ساعت کات بکەن و دەرگای فرۆشگاکانیان بەڕووی هاوڵاتیاندا بکەنەوە. ئەم فرۆشیارانە دەڵێن هاوڵاتیان کاتێک بە ڕۆژوو دەبێن لەم مانگەدا حەز دەکەن هەموو ئێوارەیەک شەربەت و شیرینی بکەنە میوانی سەرسفرەی ماڵەکانیان. لە مانگی ڕەمەزانە لە ڕاستیە جیاوازیەکە زۆرە بە حکمی ئەوەی خەڵک بە ڕۆژووە عادەتەن ئینسان کە بە ڕۆژوو حەزی زیاتر بۆ شتەچێ بە تایبەتیش بۆ شەربەتی مێوەش جیاواز لە هەموو شەربەتەکانی تر لەبەر شەربەتی مێوە شەربەتێکی کوردەواریە هەر لە کۆنەوانە یعنی شەربەتی مێوەش هەبووە جا لە ڕاستیە بۆن و نەکەوتام و بۆن و بەرامێکی تایبەتی خۆی هەیە مێوەش خەڵک زیاتر حەزی بۆیە چێ و لە ڕەمەزانە ئەیکاتە چۆنەڵی میوانی سەرسەفرەکەی. لێرە بەنیسبەت ئێمەوە بامێ و لوقمەقازی دروستەکەین شێوازەکە شێوەیەکە لە پێش چاوە ئەبینێ بە چەند مەرحەلەیەک دروست ئەکرێ ئێمە بەس ئەو دووسێ جۆرە لەم دوکانە دروستەکەین بەس بە ڕێژە بە عام شیرینی بە عام لە مانگی ڕەمەزانە بازار و داواکاریەکی زۆری لەسەرە لەنان هاوڵاتیانەوە. لە مانگی ڕەمەزانە لە 12 بۆ 1:30 شەوە ئێمە دوکانمان کراوەیە تا حوتی ئێوارە بەبووی ڕەمەزانەوە بازارمان زیاترە لۆدی زۆرترمان لەسرە بەس وەکو ساڵان نییە ئەم ساڵ تۆزێک بەهۆی ئەم قەیرانوشتەوە تۆزە بازاری بە ئەم دابەزیوە هەموو شتێک. شیرینی مانگی ڕەمەزان زیاتر ئەکرێت لەبەر ئەوەی خەڵک زیاتر حەزی لێیەتی ئەوانی کێسە بۆ نمونە کابرا هەیە 10 ساڵە بێ وازی لە شیرینی هێناوە بەس چییە هەموو مانگی ڕەمەزانێک دەستەکاتە بەی شیرینەکەی بەهۆی چیەوەی بۆی ئەوەی زیاتر سەر بەبێ زیاتر خەڵک تالیبێتی زیاتر ئیخوا. زۆرێک لە وڵاتیان کاتێک گوزەرێک بەنێو بازاری سلەیمانیدا دەکەن دوای گەڕانەوەیان لەگەڵ خۆیاندا شیرینی یاخو شەربەتی مێوش دەکڕن و دەیبەنەوە بۆ ماڵەوە. بۆ چەند پێداویستێکی جەژن هاتوومەتە بازار ئیتر لێرەوە ڕۆشتم شیرینەکەی تازە و جوانە بۆ بەربانگ و ئیتر ئینسان کە بە ڕۆژوو حەز لە شیرینیەکە لە دوای بەربانگ. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز تا کۆتا ڕۆژی ئەو مانگە هاوڵاتیان حەزیان دەچێتە سەر زۆرێک لەو خواردن و خواردنەوانەی کە هەیە هەرە مەژوای کردووە پسپۆڕانی تەندروستی هۆشداری بدەنە هاوڵاتیان و داوایان لێ بکەن ئێواران دوای بەربانگکردنەوەیان ئەو خواردن و خواردنەوانە بخۆن کە بە سوودن و وزە بە لەشی مرۆڤ دەبەخشێت تا لەشێکی تەندروستیان هەبێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.